پێشەچیەک دەربارەی ژیان و چالاکی دکتۆر زاکیر نایک لاپەڕا 32. دکتۆر زاکیر عەبدولکەریم نایکە تەمەنی 34 ساڵە، سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵینەوەی ئیسلامی بۆمبایە لە هیندستان. پیشەی پزیشکی و پسپۆڕە لە پیشەکەیە و دکتۆر زاکیر نایک کە وتەبێژێکی ناسراوی نێودەوڵەتی ئیسلامیە و بەراوردکەری دیانەکانە. دکتۆر زاکیر نایک بیر و بۆچوونی ئیسلامی ڕوون دەکاتەوە و گومانەکان ناهێڵێت بە پێی قورئان و حەدیث و کتێبەکانی تری دینەکان و هەروە بە بەکارهێنانی لۆجیک و گفتوگۆ و سەلمێنراوەکانی زانست بەناوبانگە بە وەڵامە ڕوون و شیکاریەکانی بەرامبەر پرسیارە ئاڵۆزەکانی خەڵکی لە دوای وتارەکانی لی دەکرێت. لە 4 ساڵی ڕابردوودا ئەم وتەیە لە ساڵی 2000دا وتراوە. دکتۆر زاکیر نایک توانیویەتی زیاتر لە 400 وتار بدات لە سەرانسەری جیهانە. لەگەڵ ئەوەشدا چەندین وتاری داوە لە هیندستان بە شێوەیەکی زۆرتر لە پڕۆگرامی تەلەڤیزیۆن و کەناڵە نێودەوڵەتیەکانەوە دەردەکەوێت لە چەندین وڵاتی جیهانەوە. چەندین کتێبی بڵاوکراوەی هەیە لەسەر ئیسلام و بەراوردی دیانەکان، هەروە لە چەندین کۆنفرانسدا و چەندین گفتوگۆدا بەرامبەر کەسانی پسپۆڕی دیانەکانی تردا بەشدار بووە. دکتۆر زاکیر نایک قسەی خۆی ئەکات لەسەر بابەتی قورئان و ئینجیل لەژێر ڕۆشنایی زانستدا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين، أما بعد، أعوذ بالله من الشيطان الرجيم، بسم الله الرحمن الرحيم، سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق، أولم يكف بربك أنه على كل شيء شهيد، رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتو. داواکارم خێر و بەرەکەتی ئەڵڵا بڕشێت بەسەر هەموو لایەکدا. بابەتی گفتوگۆی ئەمڕۆمان قورئان و ئینجیلە لەژێر ڕۆشنایی زانستدا. قورئانی پیرۆز کۆتا پەیامی ئاسمانیە کە دابەزیوە بۆ کۆتا پێغەمبەر موحەممەد صلی الله عليه وسلم. ئەگەر هەر کتێبێک کە بانگەشەی بۆ بکرێت کە لە خواوەیە ئەبێت لە تاقیکردنەوەی هەموو سەردەمێکدا دەرچێت. پێشتر وە لەو سەردەمەدا ناسراو بووە بە سەردەمی موعجیزە و دەرئاسا سوپاس بۆ خوا. قورئان موعجیزەی موعجیزەکانە. دوای ئەو سەردەمە باوی ڕەوانبێژی و هۆندراوە بووە و موسڵمان و ناموسڵمان هاوڕان کە قورئانی پیرۆز باشترین بووە لە هونەری ڕەوانبێژی عەرەبیدا لەسەر ڕووی زەوی. بەڵام ئەمڕۆ سەردەمی تەکنەلۆجیا و زانستە بالەی بکۆڵینەوە کە ئایا قورئان لەگەڵ زانستی سەردەمدا هاوڕایە یاخود هاوڕانیە. ئەلبێرت ئەنیشتاین دەڵێت زانست بە بێدین شەلە و دین بە بێ زانست کوێرە. بابیرتان بهێنمەوە کە قورئان کتێبی بەڵگە و نیشانەیە، ساینس کتێبی زانست نییە. ساینس واتە عیلم، کتێبی ئاەتە، بەڵگە لەسەر خوای پەروەردگارە. و لەم کتێبەیە زیاتر لە 6000 بەڵگە هەیە و لەو 6000 بەڵگەیە زیات لە 1000 بەڵگەی زانستیە. و هەرچی قسەی من هەیە لەسەر قورئان و زانست تەنها باسی ئەو زانستە ئەکەم کە جێگرن و سەلمێنراوە کە ڕاستە. باسی ئەگەر و تیۆری ناکەم کە بێبەڵگەن و تەنها ئەگەرن، چونکە هەمووان ئەزانین کە زانست هەندێک جار پێچ ئەکاتەوە و ڕاست نابێت. دکتۆر ویلیام کامبڵ کە وەڵامێکی نووسیوە بۆ کتێبەکەی دکتۆر مۆریس بۆکای کە ناوی قورئان و ئینجیلە لە ژێر ڕۆشنایی زانست و مێژوودا لە کتێبەکەیە ئەڵێت دوو جۆر هەڵسەنگاندن هەیە. یەکەمیان شێوازی ڕێککەوتنە. ماناکەی ئەوەیە کە خاڵە هاوبەشەکانی نێوان دەقی کتێبە پیرۆزەکە و زانستەکە پێشکەش بکەیت. و ڕێگاکەی تر شێوازی دژیەکە کە کەسێک ئەیەوێت دژە بۆچوون بهێنێتەوە لە نێوان زانست و دەقەکەدا وەک ئەوەی ئێستای دکتۆر کامبڵ. بەڵام هەرکام لەم ڕێگایانە بەکار بهێنیت لەگەڵ قورئانە ڕێگای دژیەک یان بەراورد بەو مەرجەی منطقی بێت لەگەڵی و لە ئەنجامی ڕوونکردنەوەیەکی منطقیانە کەس ناتوانێت یەک ئاەت بهێنێت کە پێچەوانەی زانستی سەلمێنراوی سەردەم بێت. دکتۆر ویلیام کامبڵ کۆمەڵێک هەڵەی زانستی لە قورئانە باس کرد بەبێ بەڵگە و وەوا پێویست ئەکات کە لە بەشی بەدرۆخستنەوە یان وەڵام دانەوەدا ڕەتیان بکەمەوە.
بەڵام بەو هۆیەوە کە ئەو سەرەتا قسەی کرد هەندێک لە بۆچوونە هەڵەکانی وەڵام ئەیەمەوە. ئێستا وەڵامی بەشێکی گرنگی باسەکەی ئەیەمەوە وەک کۆرپەلە زانی، زەوی ناسی. بەڵام ئەوەی کە ماوە بە پشتیوانی ئەڵڵا وەڵامی ئەیەمەوە لە بەشی وەڵام دانەوەکەیدا ئەبێت هەردووچی باس بکەم با یەکسانی. کە باسەکە قورئان و ئینجیلە لەژێر ڕۆشنایی زانستدا نابێت تەنها لەبارەی یەک کتێبەوە بدوێم کە دکتۆر ویلیام کامبڵ با دەگمەن باسی یەک یان دوو خاڵی کرد لە ئینجیل کە بە پشتیوانی خوا ئەوەش باس ئەکەم و هەردوو کتێبەکە لەبەرچاو ئەگرم و دادپەروەر ئەبم بۆ دروشمی گفتوگۆکە. ئەوەندەی زاندرابێت لە قورئان و زانستی سەردەمدا لە زانستی گەردوونناسیدا زانایانی گەردوونناسی 20-30 ساڵێک پێش ئێستا باسییان کردووە کە چۆن زەوی و گەردوون هاتۆتە بوون پێی ئەوترێت تەقینەوە گەورەکە و لە سەرەتایە یەک پەڵە ئەستێرە هەبوو کە دواتر بە تەقینەوە گەورەکە بڵاو ئەبێتەوە کە بووە هۆی دروستبوونی ئەستێرەکان و خۆر و ئەم زەویەی کە لەسەری ئەژین. ئەم زانیاریە باڕوونی باسکراوە لە قورئانی پیرۆز لە سوورەتی ئەنبیا ژمارە 27 ئایەتی 30 دەفەرمێت: ئایا کافران نابینن کە ئاسمان و زەوی با یەکەوە بوون و یەک پارچە بوون ئێمە لە یەکمان جیاکردنەوە؟ ببینن ئەم زانیاریە تازە دۆزراوەتەوە. بەڵام قورئان 1400 ساڵ پێش ئێستا باسی کردووە. لە خوێندنگا بووم وا فێریان کردین خۆر وەستاوە بەرامبەر زەوی و زەوی و مانگ ئەسوڕانەوە بە دەوری خۆرە و خۆر وەستا بوو. بەڵام کاتێک دەقێکی قورئانم ئەخوێندەوە لە سوورەتی ئەنبیا ژمارە 23 ئایەتی 33 دەفەرمێت: هەر ئەڵڵایە کە شەو و ڕۆژی دروست کردووە و مانگ و خۆری دروست کردووە و هەمووان لە خولگەی خۆیانە دەسوڕێنەوە. سوپاس بۆ ئەڵڵا ئێستا زانستی سەردەم ڕاستی دەقەکەی قورئان ئەسەلمێنێ. وشە عەرەبیەکەی کە لە قورئاندا بەکار هاتووە یوسەبیحون کە وێنەی جولاوی لاشەیەکی جولاو ئەکات کە لاشە باسکراوە کە لە ئاسمانیا واتە لە خولگەی خۆیدا دەسوڕێتەوە. و قورئان ئەفەرموێت خۆر و مانگ دەسوڕێنەوە بە دەوری خۆیانە هەروەک چۆن بە دەوری یەکدا دەسوڕێنەوە. ئەمڕۆ بۆمان دەرکەوتووە کە خۆر نزیکەی 25 ڕۆژی پێویستە بۆ ئەوەی یەک سوڕانەوە بە دەوری خۆیدا تەواو بکات. ئەوەی کە فراوانبوونی گەردوونی دۆزیەوە ئیدوین هابڵ بوو. قورئانیش لە سوورەتی ئەذاریات ژمارە 51 ئایەتی 47 دەفەرمێت: ئێمە فراوانبوونی زەویمان دروست کرد. وشەی ئەلمەسعونی عەرەبی ئەگەڕێتەوە بۆ فراوانبوونی گەردوون. سەبارەت بە ئەو بابەتەی گەردوونناسیەی کە دکتۆر کامبڵ باسی کرد دواتر لە بەشی وەڵامدانەوە وەڵامی ئەیەمەوە سەبارەت بە سووری دروستبوونی باران دکتۆر کامبڵ ئاماژەی پێدا لە کاتی خۆیە. بەڵام قورئان باسی سووری باران ئەکات بە وردەکاریەکانیەوە. نازانم دکتۆر کامبڵ چوار قۆناغی باس کرد و لە کتێبەکەیە چار بە لقی ئاو واو بە و باسی کردووە. بەڵام کۆتا قۆناغی نیشان نەدان نازانم بۆ کە ئەڵێت ئاو لە زەوی بەرز دەبێتەوە باسی نەکرد چونکە لە ئینجیل باس نەکراوە. وتی هیچ دەقێک نییە لە کە باسی بە هەڵمبوون بکات لە قورئانە. قورئان لە سوورەتی تاریقدا ئایەتی 11 دەڵێت: ڕەجع ئەسسەما کە سوێند ئەخوات بە توانای ئاسمان لە جێڕانەوەدا. و زۆربەی زانایانی ئیسلام دەڵێن دەقی 11 سوورەتی تارق ئەگەڕێتەوە بۆ توانای ئاسمان لە جێڕانەوەی باراندا واتە بە هەڵمبوون. دکتۆر ویلیام کامبڵ کە بە هەڵەدا چووە. من ئەڵێم بۆچی خوای گەورە باسی بارانی نەکردووە بڵێ سوێن بەو ئاسمانەی باران ئەجێڕێتەوە؟ بۆچی خوا بێکەم و زیاد وای نەوت؟ لەم سەردەمەیە ئەزانین کە بۆچی وای نەوتووە، چونکە کاری خوایە. زانستی تازە سەلماندوویەتی کە بێجگە لە باران لە تەبەقی ئۆزۆنا لە سەروی زەویەوە لەبەر ئەوەی بێجگە لە باران جێڕانەوە بۆ زەوی وزە و هەندێ مادەی سوودبەخشی تر دەجێڕێتەوە کە پێویستن بۆ مرۆڤ. زانستی سەردەم سەلماندوویەتی کە تەنها باران ناگەڕێتەوە بۆ زەوی بەڵکو شەپۆلەکانی پەیوەندیکردنیش دەجێڕێتەوە و شەپۆلەکانی تەلەڤیزیۆن و ڕادیۆ کە ئەتوانین سەیری تەلەڤیزیۆن بکەین و پەیوەندی بە یەکەوە بکەین.
بێجگە لەوەش تیشکە زیان بەخشەکان دەجێڕێتەوە کە لە ئاسمانی دەرەوە دێت و هەڵیان دەمژێت و دەریان دەداتەوە بۆ دەرەوە. بۆ نمونە تیشکی خۆر تیشکی بنەوشەوی دەنێرێت لەلایەن چینی ئاینۆسفیرەرەوە. گەر ئەو چینە ئاسمانیان نەبوایە ژیان لەسەر زەوی دروست نەئەبوو. خوای گەورە و مێهرەبان زۆر ڕاستی فەرمووە کە دەڵێت سوێند بەو ئاسمانەی کە خاوەن توانای جێڕانەوەیە و ئەوەی پێویست بێت بۆ سووڕی باران. دکتۆر کامبڵ باسی کرد لە قورئانیەوە ئەتوانین بگەڕێنەوە بۆ کاسیەتەکەم. قورئان بەوردی باسی سووڕی باران ئەکات و لەبارەی ئەوەی کە باسی کرد لە ئینجیل قۆناغی یەکەم و سێیەمی نیشاندا. قۆناغی یەکەم و سێیەمی باس کرد، دواتر دووەمی باس کرد. ئاوی باران بەرز ئەبێتەوە و دواتر ئەگەڕێتەوە سەرزەوی و ئەمە فەلسەفەی مۆلدیسە. 700 ساڵ پێش میلاد بووە باوەڕی وابووە کە پرۆژەی دەریا بەرز ئەبێتەوە بۆ ئاسمان بەهۆی باوە ئەبێتە باران و هیچ باسی هەوری نەکردووە. دووەم دەقکە دکتۆر کامبڵهێنای یەکەمیان لەبارەی بە هەڵمبوونەوە هاوڕاین لەگەڵی کێشەمان نییە لەگەڵی لە دوای ئەوەی کە باران یەتە خوارەوە اینجا هەور دروست ئەبێت. بەڵام سووڕی باران بەو شێوەیە نییە و هەڵەیە سوپاس بۆ خوا. قورئان سووری دروستبوونی باران زۆر بەوردی باس ئەکات لە زۆر شوێنە چۆن ئاو ئەبێتە هەڵم و بەرز ئەبێتەوە، چۆن هەور دروست ئەبێت، هەورەکان چۆن بەریەک ئەکەون و چۆن بەرز ئەبنەوە، هەورە گرمە و هەورە بروسکە چۆن درست ئەبێت و باران چۆن یەتە خوارێ و چۆن دووبارە ئەبێتەوە. سوپاس بۆ خوا. قورئان لە زۆر شوێنە باسی سووری دروستبوونی بارانی زۆر بەوردی کردووە لە چەندین شوێنە. لە سوورەتی ئەننور ژمارە 24 ئایەتی 43، لە سوورەتی ئەڕۆمدا ژمارە 30 ئایەتی 48، لە سوورەتی ئەزومەڕ ژمارە 39 ئایەتی 21، لە سوورەتی ئەلمؤمنون ژمارە 23 ئایەتی 18، لە سوورەتی ئەڕۆمدا ژمارە 30 ئایەتی 24، لە سوورەتی ئەلحەجر ژمارە 15 ئایەتی 22، لە سوورەتی ئەلئەعرافدا ژمارە 5 ئایەتی 51، لە سوورەتی ئەڕەعددا ژمارە 13 ئایەتی 17، لە سوورەتی ئەلفورقان ژمارە 25 ئایەتی 48 و 49، لە سوورەتی ئەلفاتر ژمارە 39 ئایەتی 9، لە سوورەتی یاسین ژمارە 36 ئایەتی 34، لە سوورەتی ئەجاثیە ژمارە 45 ئایەتی 5، لە سوورەتی قافدا ژمارە 50 ئایەتی 9، لە سوورەتی ئەلواقیعەدا ژمارە 56 ئایەتی 68 بۆ 7، و لە چەندین ئایەتی تردا وەک سوورەتی ئەلمولک ژمارە 67 ئایەتی 30 کە قورئانی پیرۆز باسی سووری دروستبوونی ئاو ئەکات زۆر بەوردی. دکتۆر کامبڵ زۆربەی کاتەکەی کوشت بە کۆرپەلەزانیەوە و نیوەی قسەکانی هەر ئەوە بوو و بەشێکی تری لە بارەی زەوی ناسیەوە بوو و تۆزێکیش باسی 6 بابەتی تری کرد کە هەمووی منووسی لە بواری جیۆلۆجیدا. ئەمڕۆ زانستدەری خستووە کە نیوەتیرەی زەوی بە نزیکەی 6000 کیلۆمەترە و چینە قوڵەکانی زۆر گەرمن و شلن، ژیانیان تیا بەردەوام نابێت و ئەو چینەی زەوی کە ئێمەی تیا ئەژین زۆر تەنکە، نزیکەی 2 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەترە. ڕەنگە لە هەندێک شوێندا ئەستورتر بێت، بەڵام بەگشتی لە نێوان 2 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەتردایە. ئەگەرێکی زۆر هەیە کە بلەرێتەوە ئەم توێژاڵەی سەرەوەی زەویە، ئەوەش بە هۆکاری دیاردەیەکی سروشتیەوەیەکەوە ئەکات شاخەکان بەرز ببنەوە و شاخەکانی شوا ئەکەن کە ئاو هاوسەنجیە بدەن با زەوی. لە قورئانە و لە سوورەتی ئەنەبە ژمارە 78 ئایەتی 6 بۆ 7 دەفەرمێت زەویمان فراوان کردووە والجبال ئەوتادا، واتە شاخەکانمان لە زەویدا وەک مێخ داکوتاوە. دارێک کە چەقاوە لە زەویە. قورئان ناڵێت شاخەکان وەک دارێک فرێدراون تا بچەقێنرێن لە زەوی، بەڵکو وەک دارێک وایە کە لە زەوی چەقیوە. وشەی عەرەبی ئەوتاد مانای واتە دارێک کە وەک لاقیتەی خێمە چەقیوە. ئەمڕۆ لە خوێندنی زانستی زەویناسیدا ئەزانین کە شاخەکان ڕێگێکی قوڵیان هەیە و ئەمە لە نیوەی دووەمی ئەم سەدەیەدا دۆزراوەتەوە. هەروەها ئەو چینە ڕووکەشەی سەرەوەی شاخەکەی کە ئەیبینین بەشێکی زۆر بچووکە و بەشە قوڵەکەی لە ناوەوەیە.
هەروەک درەختێک کە زۆرینەی لە زەوی چەقیوە و تەنها بەشێکی بچووکی سەرەوەی ئەبینیت زۆرینەی لە زەویدا چەقیوە. هەروەک شاخێکی بەستەڵک کە تەنها سەری شاخەکە ئەبینیت بەڵام لە سەدا نەوەتی لەژێر ئاوە. قورئان لە سوورەتی ئەلغاشیە ژمارە 88 ئایەتی 19 و سوورەتی ئەننازیعات ژمارە 79 ئایەتی 32 دەفەرمێت والجبال ئەرساها و شاخەکانمان ڕێک ڕاوەستاندووە لەسەر زەوی. ئەمڕۆ لە دوای ئەوەی زانستی زەویناسی پێشکەوتووە و دکتۆر کامبێڵیش ئەوەی ڕاگەیان با پێی توێری جوولەی پێکاتە بەردیەکانی زەوی کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1960دا کە بەرزی دەدات بە شاخەکان لە دروستبوونیدا، کە زەویناسەکانی ئەمڕۆ بە دڵنیاییەوە دەڵێن کە شاخەکان جێگیری ئەدەن بە زەوی و هەموو زەویناسەکان نا، بەڵام زۆرینەیان و هیچ کتێبێکم نەبینیوە و تەحدای دکتۆر کامبڵ ئەکەم کە یەک کتێبی زەویناسیم بۆ بێنێت، بەڵام بیر و بۆ چوونی تایبەتی زەویناسێک نا، چونکە ئەوە قورسایی نییە وەک بەڵگە بەکار بهێنرێت یان گفتوگۆیەکی تایبەتی لەگەڵ دکتۆر کامبڵ بەڵکو و بەڵگەی دوکۆمنت کراو بهێنێت. هەروەها گەر کتێبەکە بخوێننەوە زەوی کە لەلایەنی زۆربەی زاناکانەوە دەخوێنرێت لە بواری زەویناسیدا کە یەکێک لە نووسەرەکانی ناوی دکتۆر فرانک پرێسا کە پێشتر ڕاوێژکاری سەرۆکی پێشووی ئەمریکا بوو جیمی کارتەر، سەرۆکی ئەکادیمیای زانستەکانی ئەمریکایە کە نووسیویەتی لە کتێبەکەیە شاخەکان کە دروست بوون ڕەگێکی قۆڵین هەیە لە ژێرەوە و کاری شاخەکان جێگیرکردنی زەویە. و قورئان لە سوورەتی ئەنبیا ژمارە 21 ئایەتی 31 و سوورەتی لوقمان ژمارە 31 ئایەتی 10 و لە سوورەتی ئەننەحل ژمارە 16 ئایەتی 15 کە دەفەرمێت کەوامان کردووە شاخەکان ڕێکڕاوەستن لەسەر زەوی بۆ ئەوەی زەوی نەلەرێتەوە لەگەڵ ئێوە و لەگەڵ شاخەکانە. کاری شاخەکان کە لە قورئانە دراوە بۆ ئەوەیە کە نەهێڵێت زەوی بلەرێتەوە. لە هیچ شوێنێکی قورئانە نەهاتووە بڵێت شاخەکان زەوی لە بوومەلەرزە دەپارێزن وەک دکتۆر کامبێڵ وتی لە کتێبەکەیە و لە قسەکانیشیا کە ئەبینی ئەو هەرێمانەی شاخیان زۆر تێدایە زووزوو تووشی بوومەلەرزە ئەبن و شاخەکان هۆکارن بۆ ئەم بوومەلەرزانە. ئەوەی لێرەیە گرنگە بیزانن لە هیچ شوێنێکی قورئانە نەهاتووە کە شاخ زەوی ئەپارێزێت لە بوومەلەرزە. وشەی عەرەبی بۆ بوومەلەرزە زیلزال یان زەلزەلە کە دکتۆر ویلیام عەرەبیش ئەزانێت، بەڵام ئەم وشەی کە بەکار هاتووە لە دەقەکانی قورئان تەمدیدیە کە بەواتای لەرە یاخود جوولە دێت. وەک قورئان لە سوورەتی لوقمان ژمارە 31 ئایەتی 10 هەروەها لە سوورەتی نەحل ژمارە 16 ئایەتی 15 دەفەرمێت شاخمان بە ڕاوەستاوی کردوتە زەویەوە بۆ ئەوەی نەجوولێتەوە لەگەڵتانە تەمدید بکەم بجوولێتەوە لەگەڵتانە واتە ئەگەر شاخەکان نەبوونایە گەر بڕۆیشتیتایە یان بجوولایتایە زەویش لەگەڵتا دەجوولە، ئەگەر لار بیتەوە ئەوە زەویش لار ئەبێتەوە لەگەڵتا و هەمومان ئەزانین کە بەسەر زەویدا ئەڕۆین زەوی جوولە ناکات. و هۆکاری ئەو جوولە نەکردنەش بە بۆچوونی دکتۆر فرانک پرێس و دکتۆر نەجات لە وڵاتی سعودیا کە کتێبێکی تەواوی نووسیوە لەسەر زەویناسی و قورئان وەڵامی هەموو ئەو قسانەی دکتۆر کامبڵ ئەیاتەوە بەوردی. دکتۆر کامبڵ لە کتێبەکەیان نووسیویەتی ئەگەر شاخەکان زەوی ڕابگرن لە جوولە کەواتە چۆن لە هەرێمە شاخاویەکانە بوومەلەرزە هەیە. وەڵامەکەشم ئەوە بوو کە قورئان شتی وای نەوتووە و وشەی بوومەلەرزەی کوردی واتە زیلزال لە عەرەبیەوە گەر سەیری قاموز بکەیت دەڵێت بوومەلەرزە ئەو هەزە لە پڕەیە کە ڕوو ئەدات لە چینی سەرەوەی زەوی بەهۆی دەرچوونی پەستانی چینەکانە لەسەر یەک یان شەقبوونی بەردی ژێر زەویە یاخود هۆکارەکەی تەقینەوەی بورکانەکانە. قورئان باسی بوومەلەرزە ئەکات لە سوورەتی زیلزالدا، بەڵام لێرەدا باسی تەیمدید بکەم ئەکات بۆ ئەوەی نەهێڵێت زەوی لەگەڵتان بجوولێت. هەروەها وەڵامی ئەو پرسیارە ئەداتەوە کە بۆ لە هەرێمە شاخاویەکان بوومەلەرزە هەیە. وەڵامەکەش ئەوەیە
کە ئەگەر بڵێم پزیشکی دەرمانساز کاریان ئەوە بێت کە نەهێڵن خەڵکی نەخۆش بکەوێت ئەگەر کەسێک ئەم پرسیارە بکات گەر پزیشکێک ئەوەیە خەڵک چاکاتەوە و نەهێڵێت نەخۆشکەون بۆچی ژمارەی نەخۆشەکان زیاترە لە نەخۆشخانە بە بەراورد بە پزیشکەکان لە بواری زەریانناسیدا. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلفورقان ژمارە 25 ئایەتی 53 دەفەرموێت ئەوە پەروەردگارە کە دوو ئاوی جیای لە پاڵیەکدا داناوە، یەکێکیان شیرین و سازگارە و ئەوی تر سوێر و ناخۆشە. ئەم دوو ئاوە بە یەک ئەگەن بەڵام تێکەڵ یەک نابن، لە نێوانیاندا بەرزەخێک هەیە ڕێگایان نادات. و لە سوورەتی ئەڕەحمان ژمارە 55 ئایەتی 19 بۆ 20 دەفەرموێت هەر ئەڵڵایە کە دوو ئاوی ڕۆیشتووی ئازاد کردووە و لە نێوانیاندا بەرزەخێکەیە بە یەک ئەگەن بەڵام تێکەڵ نابن. پێشتر مفەسیرەکانی قورئان نەیان ئەزانی کە مەبەستی چییە ئەم ئایەتە. زانیاری هەیە لەسەر ئاوی شیرین و سوێر، بەڵام لە نێوانیانە بەرزەخێک هەیە بۆ ئەوەی تێکەڵ نەبن. یعنی چی؟ لە ئەمڕۆدا کە زانستی زەریاناسی پێشکەوتووە بۆمان دەرکەوتووە کە هەر کاتێک جۆرێک لە ئاو تێکەڵ ئەبێت بە جۆرێکی تر لە ئاوە تایبەتمەندیەکانی خۆی لەدەست ئەیات و تایبەتمەندی ئەوی تر وەرئەگرێت و لە نێوانیانە شوێنێکەیە کە خاسیەتەکانیان ئەگۆڕێت و قورئان بە بەرزەخ ناوی دەبات کە ماناکەی شوێنێکە کە نابینرێت و ئەمە لالایەن کۆمەڵێک زاناوە ڕێککەوتون لەسەری. تەنانەت لە ئەمریکا یەکێک لەو زەریاناسانایە بە ناوی دکتۆر هەیە. دکتۆر کامبێڵیش لە کتێبەکەیە ئەڵێت ئەمە دیاردەیەکی بینراوە و بڵاوە. ڕاوکەرانی ماسی ئەو کاتە زانیویانە کە ئاوی سوێر و شیرن هەیە بەو مەبەستە پێغەمبەر محەممەد لە سەفەرەکەیە بۆ سووریا یان چۆتە دەریاوە یان پرسیاری کردووە. باشە هاوڕام لەگەڵت کە ئەو ئاوی شیرین و سوێرە دیاردەیەکی زانراو بووە، بەڵام خەڵک نەیان زانیوە بربەستێکی نەبیندراو هەیە تا ئەم دوایە ئامانجی زانستی کە پیشان بدرێت. لێرەیە بربەستەکەیە نەک ئاوی شیرین و سوێر. لە بواری کۆرپەلەزانیدا کە دکتۆر کامبڵ نیوەی کاتەکەی لەوەیە بەسەر برد کاتی ئەوە نییە کە وەڵامی هەموو وردەکاریە نامەنتیقیەکانی بدەمەوە، تەنها کورتە وەڵامێک ئەدەمەوە کە پێویست کات بە پشتیوانی خوداوە بۆ زانیاری زیاتر بڕۆنەوە سەر ڤیدۆکانم لەسەر قورئان و زانستی سەردەم و کاسیەتەکانی ترم لەسەر قورئان و موعجیزەی زانست. کۆمەڵێک عارەب هەندێک زانیاریان کۆ کردەوە لە قورئان و حەدیسەکاندا کە پەیوەندیان هەبووە بە کۆرپەلە زانیەوە و ناردیان بۆ پرۆفیسۆر کیت مۆر کە سەرۆکی بەشی توێکاری بوو لە زانکۆی تۆرنتۆ لە کەنەدا و ئێستا یەکێکە لە زانا بە تواناکانی بواری کۆرپەلەزانی. لە دوای خوێندنەوەی هەندێک لە وەرجێڕدراوەکانی قورئان بانگێشت کرا و وتی زۆربەی دەقەکانی قورئان و حەدیسەکان هەر بە تەواوی هاوبۆچوونن لەگەڵ کۆرپەلەناسی سەردەمدا، بەڵام هەندێک شتی تێدایە ناتوانم بڵێم هەڵەیە و ناشتوانم بڵێم ڕاستە چونکە هیچ نازانم لەبارەیانەوە. و ئەو دوو ئاەتەش یەکەمیان هی ئەو سوورەتە بوو کە یەکەم جار دابەزیوە کە سوورەتی ئەلعەلەق ژمارە 96 ئاەتی 2 دەفەرمێت اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق. بخوێنەرەوە بەناوی پەروەردگارتەوە کە مرۆڤی دروست کردووە لە شتێک کە خۆی هەڵ ئەواسێت یان شتێکی شێوەکرمی زەرو وهایە. سەبارەت بە قسەکەی دکتۆر ویلیام کامبڵ کە دەڵێت بۆ تێگەیشتن لە وشەیەک ئەبێت ئەو مانایە بزانیت کە کاتی نووسینەکە کاریان پێکردووە. باشە هاوڕام ئەگەر ویستت شیکاری مانای وشەیەک بکەیت ئەبێت لە مانایە تێبگەیت کە کاتی دابەزین هەی بووە و خەڵک تێگەیشتون. سەبارەت بە وتەکە ڕاستە ئەمە گونجاوە بۆ ئینجیل و هاوڕام لەگەڵت، چونکە ئینجیل تەنها بۆ کوڕانی بەنی ئیسرائیل نێدراوە و بۆ ئەو کاتە لە مزگەینی مەتتایە. بۆ ئەو کاتە لە مزگەینی مەتتادایە بەشی 10 دەقی 5 بۆ 6 عیسا سەلامی خوای لێبێت بە هاوڵانی ئەڵێت نەڕۆن بە شوێنی جێنتایل غەیرە جوولەکەکان مەکەون. جێنتایلەکان چێن؟ ناجوولەکەکان واتە موسڵمانەکان هیندۆسەکان هەتا دوایی. لە بڕی ئەوانە بچنە دواهەمین ماڵی ئیسرائیلیەکەوە. عیسا عەلەیهی سەلام دەفەرمێت لە ئینجیلی مەتادا بەشی 15 دەقی 24 من نەنێردراوم تەنها بۆ مەڕەون بووەکانی ئیسرائیل نەبێت
کەواتە عیسا و ئینجیل تەنها نێردراون بۆ کوڕانی بەنی ئیسرائیل. جا ئەگەر بۆ ئەوان هاتبێت ئەبێت بە بۆچوونی ئەوان و سەردەمیان لێچی بیتەوە. بەڵام قورئان تەنها دانەبەزیوە بۆ خەڵکی عەرەبی ئەو کاتە. قورئان تەنها نەهاتووە بۆ موسڵمان، بەڵکو قورئان بۆ هەموو مرۆڤایەتیە وە کاتەکەی هەتاهەتاییە. و قورئان لە سوورەتی ئیبراهیم ژمارە 14 ئاەتی 32 و لە سوورەتی ئەلبەقەرە ژمارە 2 ئاەتی 185 و لە سوورەتی ئەززومەر ژمارە 39 ئاەتی 41 دەفەرموێت قورئان بۆ هەموو مرۆڤایەتیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها نەنێردراوە بۆ موسڵمانان یان عەرەب. الله لە سوورەتی ئەنبیا ژمارە 21 ئاەتی 107 ئەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين واتا کە ئێمە تۆمان ناردووە ئەی محەممەد تەنها وەک مێهرەبانی و ڕێنیشاندەر بۆ هەموو مرۆڤایەتی. سەبارەت بە قورئان ناتوانیت مانا ببەستیتەوە بە کاتێکی دیاری کراوەوە، چونکە بۆ هەتاهەتایە، کەواتە یەکێک لە ماناکانی ئەلعەلەقە شتێکی شێوەکرمی زەرویە یان شتێکە خۆ هەڵواسەرە. پرۆفیسۆر کیت مۆر وتی نازانم لەبارە شێوەی قۆناغەکانی سەرەتای مرۆڤەوە کە لە کرمی زەرو بچێت، هەر بۆیە چوو دەستی کرد بە شیکارکردنی قۆناغەکانی سەرەتای دروستبوونی کۆرپەوە لە ژێر مایکرۆسکۆپدا و بەراوردی کرد لەگەڵ وێنەی کرمی زەرودا و بەڕاستی سەری سوڕما لە لێکچوونەکانی نێوانیان. ئەمە وێنەی کرمی زەڕوە لەگەڵ کۆرپەلەی مرۆڤدا. ئەوەی کە دکتۆر ویلیام کامبڵ پیشانیدان لەلایەکی تری کۆرپەلەکە بوو. پرۆفیسۆر کیت مۆر لە دوای ئەوەی هێشتا پرسیارم لێکرد وتی ئەگەر ئەو هەشتا پرسیارت لێ بکرمایە 30 ساڵ لەمە و پێش لە توانامان نەئەبوو زیاتر لە 150 وەڵام بەمەوە، چونکە کۆرپەلەزانی لەم دوایەدا گەشەی کردووە و پێشکەوتووە. نزیکی 30 ساڵە ئەمە وەڵامی ئەو بوو. لە ساڵانی هەشتاکانە ئێستا باوەڕ بە دکتۆر کیت مۆر بکەین کە قسەکانی تەسجیل کراوە هەیە لە دەرەوە، ئایا تۆ باوەڕ بە گفتوگۆیەکی تایبەت ئەکەیت لە نێوان دکتۆر کامبڵ و کیت مۆردا یان بەڵگەی دیکۆمنتی ناو ئەم کتێبە و ئەم وێنەیەی نیشانمدان؟ هەروەها لە ڤیدۆیەکەم باڕوونی ئەبینی ئەو لێدوانانە ئەدات، جا ئەبێت هەڵی بژێریت لە نێوان گفتوگۆیەکی تایبەتدا لەگەڵ دکتۆر کامبڵ یان ڤیدۆیەک کە تۆمار کراوە کە لە سەداسەد خۆم قسەم کردووە. مانگ ڕووناچیەکی وەرگیراوە، ئێستا ئەچینە سەر ئەو باسە. هەروەها زانیاری زیاتر کۆکرایەوە لە قورئان و حەدیث و دواتر کرایە ئەم کتێبەوە کە ناوی گەشەی مرۆڤە و خەڵاتی نۆبڵی پێدرا. ئەم کتێبە خەڵات کرا وەک باشترین کتێبی پزیشکی کە لەلایەن یەک نووسەرەوە بڵاو کراوەتەوە. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلمؤمینون ژمارە 23 آيتي 13 و لسورة الحج جمارة 22 آيتي 5 و لسندين شويني تري قرآن دا هاتوا كامروف لنطفة دروز بوا و تا ريجيشي بتوك لاشلا و قطريكا لزماني عربية هاتوا با ريجيشي زور بتوك. امرو بومان دركوتوا لبركوتني سپيرم بو هيلكوكا كا چندها مليون سپيرم هيا. بەڵام تەنها یەک دانەی پێویستە بۆ پیتاندنی هێلکە کە قورئان بەو یەک سپێرمە دەڵێت نوتفە و لە قورئانە لە سوورەتی ئەسسەجدەدا ژمارە 32 ئاەتی 8 دەفەرمێت مرۆڤمان دروست کردووە لە ئەسسولالە واتە باشترین بەشی سپێرمە کە لەناو ئەو سپێرمە بێشمارەدا کە هێلکۆکە بپیتێنێ. قورئان ناوی ئەسسولالە قورئان لە سوورەتی ئەلئینسان ژمارە 76 ئاەتی 2 دەفەرمێت مرۆڤمان لە نوتفە ئەمشاج دروست کردووە واتە لە تێکەڵەیەکی بچووکی هەردوولا کە ئەگەڕێتەوە بۆ سپێرم و هێلکۆکەکە پیتانەکە بە ئەنجام دەگێنن. قورئان باوردی قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلا پیشان ئەدات کە دکتۆر کامبڵ پێشتردا باسی کرد. لە سوورەتی ئەلمؤمینوندا هاتووە ژمارە 23 ئاەتی 12 بۆ 14 کە دەفەرمێت مرۆڤمان دروست کردووە لە نوتفە واتە قەترەیەکی بچووک، دواتر خستومانەتە قەرار المەکین واتە شوێنێکی سەلامەتەوە، دواتر خستومانەتە سەرشێوەی ئەلعەلەقە واتە خۆ هەڵواسەرێک یان شێوەکرمی زەرویەک، دواتر ئەو عەڵقەیەمان کردووە بە مودغا واتە پارچە گۆشتێکی جوراو،
دواتر ئەو مودغەیەمان کردووە بە عیظام واتە ئێسک، ئەویشمان داپۆشیوە بە گۆشت و لە دوا قۆناغدا دروستکراوێکی نوێمان دروست کرد. و پیرۆزی تەنها بۆ ئەڵڵایە کە جوانترین کردگارە ئەم سێ ئاەتەی قورئانن بە وردی باسی قۆناغەکانی دروستبوونی کۆرپەلە ئەکەن بە درشتی. یەکەم نوتفە ئەخرێتە شوێنێکی پارێزراوەوە، دواتر ئەبێت بە عەلەقە کە سێ مانای هەیە. یەکەم مانای بۆ شتێکە کە خۆ هەڵواسرە و ئەزانین لە قۆناغە سەرەتاییەکانی کۆرپەلەی دروستبووندا کۆرپەلەکە خۆی هەڵواسیوە بە دیواری منداڵداندا. تا کۆتا قۆناغی دووەم واتای شێوەکرمێکی زەرووە، هەر وەک لە پێشتردا باسم کردووە کۆرپەلە بە دڵنیاییەوە لە کرمی زەروو ئەچێت. لە قۆناغەکانی سەرەتایە سەرباری ئەوەی شێوەی کرمی زەرووی هەیە و کرمی زەروش هەڵسوکەوت ئەکات و خۆراکی خۆی لە دایکەکەوە هەڵدەمژێت و وەک خوێن مش کار دەکات. و مانای سێمی ئەلعەلەقە کە دکتۆر کامبڵ دژی ئەوەستێتەوە و بە مانا ڕاستەکەی ئەزانێت کە کلۆیەک خوێنی مەیوە، هەر لەبەر ئەوەش دەڵێ قورئان هەڵەیە. ئەزانم کە دکتۆر وڵیام دژی ئەم واتایە ئەوەستێتەوە کە ئەڵێت چۆن ئەبێت واتای کلۆیەک خوێنی مەیو بدات گەروابێت قورئان هەڵەیە. باش لە وەڵامە ئەڵێم بەداخەوە کە قورئان هەڵە نییە، بەڵکو لەگەڵ ڕێزمدا ئەو هەڵەیە، چونکە لە ئەمڕۆیا و دوای ئەو پێشکەوتنەی لە کۆرپەلەناسیە بەدەست هاتووە تەنانەت دکتۆر کیت مۆر ئەڵێت کۆرپەلە لە قۆناغە سەرەتاییەکانە سەرباری ئەوەی شێوەی لە کرمی زەڕوو ئەچێت لە شێوەی کلۆیەک خوێنیش ئەچێت، چونکە لە قۆناغە سەرەتاییەکانی ئەلعەلەقدا واتە 3 بۆ 4 هەفتەی سەرەتا خوێنەکە دەمەیێت. لەو خوێنبەرانەی کە چواردەوری کۆرپەلەکەیان داوە کە پرۆفیسۆر کیت مۆر دەڵێت لە پارچەی خوێنی مەیو دەچێت کە تێیدا خوێنەکە مەیوە و لە دەوری کۆرپەکەیە. هەروەها لە ماوەی 3 هەفتەم خوێن دابەشبوون ئەوەستێت و دوای ماوەیەک ئینجا خوێن دابەشبوون دەست پێ دەکات لەبەر ئەوە ئەگەری ئەوە دائەنێت کە لە شێوەی کلۆیەک خوێنی مەیو دابێت. و ئەگەر دیتبێتتان کە ئەو کۆرپەلەیەی لەبار برابێت ئەبینین لە شێوەی پارچەیەک خوێنی مەیودایە. تەنها یەک دێر بەسە بۆ بەهەڵە خستنەوەی هەموو بانگەشەکانی دکتۆر کامبێڵ، ئەویش ئەوەیە کە قۆناغەکان شکلن، واتە لەسەر بنەمای شێوەن. قورئان باسییان ئەکات تەنها لەسەر شێوە و شکل باسی ئەکات. سەرەتا باسی شێوەی ئەلعەلەقە واتە شێوە کرمێکی زەروو لەگەڵ شێوەی پارچە خوێنێکی مەیو. و ئێستا دکتۆر کامبێڵ هاتووە ئەڵێت تکایە مانای خوێنە مەیوەکە بسڕنەوە، بەڵام هیچ کێشەی نییە و بەدڵنیاییەوە شێوەکەی وەک پارچەیەک خوێنی مەیو وایە و قۆناغەکان لەسەر بنەمای شێوەکەی دیاری کراوە لە قورئانە، واتە لە شتێک دروست کراوە کە لە شێوەیە وەک پارچەیەک خوێنی مەیو وایە و شێوەی کرمی زەروی هەیە. هەروەها شێوەی خۆ هەڵواسەرێک و قورئان دەڵێت ئەلعەلەقەکە دەکات بە شێوە گۆشتێکی جوراو. و پرۆفیسۆر کیت مۆر پارچەیەک پلاستیکی بە ددانی خۆی جووی تا بزانێت وەک ئەو دەردەچێت دەرکەوت بۆی کە لە شێوەدا تەواو وەک یەکن و شوێن ددانەکانی خاڵە هاوبەشەکانی نێوانیانی پیشان دەدا کە دکتۆر کامبڵ ئەڵێت کاتێک کە ئەلعەلەقە دەبێت بە مودغە هێشتا هەرخۆی هەڵواسیوە تا چەند مانجی دواتریش هەروایە. لەبەر ئەوە قورئان بەلایەوە هەڵەیە. منیش لە سەرەتایە وەڵامم دایەوە کە قورئان باسی شێوەی کۆرپەکە ئەکات کە وەک کرمی زەڕوو لە شێوەیە وەک کلۆیەک خوێنی مەیوە لە شێوەیە و دەگۆڕێت بۆ شێوە گۆشتێکی جوراو کە تا کۆتایی خۆی هەڵواسیوە کێشەمان نییە لەوەشدا، چونکە قۆناغەکانی کە قورئان دیاری کردووە لەسەر بنەمای شکلە نەک لەسەر بنەمای ئەو ئەرکانەی ئەیکەن. دواتر قورئان دەفەرمێت مودغەکەمان کرد بە ئێسک و ئێسکەکانمان بە گۆشت داپۆشید. لەگەڵ دکتۆر کامبڵ هاوڕام کە ئەڵێت سەرەتاکانی دروستبوونی ماسوولکە ئێسکە کرکراچیەکان بە یەکەوە دروست ئەبن. لەگەڵ یا هاوڕام زانستی کۆرپەلەناسی بۆی دەرکەوت کە سەرەتای ئێسک و ماسوولکە بە یەکەوە دروست دەبن لە نێوان ڕۆژانی 25 بۆ 40 کە قورئان پێی دەڵێت مودغە، بەڵام هیچیان گەشەیان نەکردووە و دوای ئەوە لە هەفتەی حەوتەمدا کۆرپەکە شێوەی مرۆڤ وەردەگرێت، ئینجا ئێسک دروست دەبێت. کۆرپەلەزانی ئەمڕۆ دەڵێت ئێسکی کۆرپەلە لە 42هەمین ڕۆژدا دروست دەبێت و شێوەی ئێسکە پەیکەر دەبەخشێت بە کۆرپەکە تەنانەت لەم قۆناغەیە کە ئێسکەکان دروست بوون
ماسولکە دروست نەبووە، بەڵکو دواتر لە هەفتەی حەوتەم بۆ سەرەتای هەشتەم ماسولکە دروست دەبێت. ئەنجام ئەوەیە قورئان بە تەواوی و بێکێشە باسی شێوەی کۆرپەکە ئەکات کە یەکەم عەلەقەیە، دواتر و ئەلموضغە، دواتر ئەلعیظام و داپۆشینی بەگۆشتا کە تەواو بووە و شێوازە باسکراوەکەی قورئان زۆر تەواوە و پرۆفیسۆر کیت مۆر دەڵێت خۆناغەکانی کۆرپەلەزانی ئەمڕۆدا باز دەکرێت زۆر ئاڵۆزەکە یەکەم و دووەم و سێم و تا دواتر، بەڵام ئەو قۆناغانەی قورئان دیاری کردووە لە بنەمای شێوەکەی ڕەوانبێژیانەتر و جوانتر باسکراوە. سوپاس بۆ ئەڵڵا، هەر بۆیە دواتر گوتی کە ئەو ناڕازی نییە بەوەی کە محەممەد پێغەمبەر بێت و قورئانی پیرۆزیش هەر لەلایەن خۆی پەروەردگارەوە هاتبێت. لە سوورەتی ئەننیسا ژمارە 4 ئایەتی 56 لەبارەی ئازارەوە ئەدوێت. پێشتر دکتۆرەکان وایان ئەزانی کە دەماغ بەتەنها بەرپرسە لە هەستکردن بە ئازار، بەڵام زانستی ئەمڕۆ دەری خستووە کە لەگەڵ ئەوەی لە مێشکدایە لە پێستدا کۆمەڵێک هەستوەرگر هەیە کە ئازار هەست پێ دەکەن، پێیان دەوترێت هەستەوەری ئازار، و قورئانیش لە سوورەتی ئەننیسا ژمارە 4 لە ئایەتی 56 دەفەرمێت بۆ ئەو کەسانەی کە بەڵگەکانی ئێمەیان پەسەند نەکرد دەیان خەینە ناو ئاگرەوە کە پێستیان برژا، پێستی تازەیان بینێ تا هەست بە ئازار بکەن. قورئان وا باسی ئەکات کە شتێکەیە لە پێستەکەدا کە مەبەستی لە هەستەوەری ئازار وەرگرە. پرۆفیسۆر تاغات شۆن کە سەرۆکی بەشی توێکاری لاشەیە لە شانک مایڕۆ لە وڵاتی تایلەند بە تەنها لەسەر ئەم ئاەتە شایەتمانی هێنا. لە هەشتەمین کۆنفراسی پزیشکیدا لە ڕیاض شایەتیدا کە هیچ خوایەک شایستەی پەرستن نییە تەنها ئەڵڵا نەبێت و محەممەدیش صلی الله عليه وسلم پێغەمبەر و نێردراوی ئەڵڵایە. لە سەرەتای قسەکانمان چەند ئاەتێکی قورئانم خوێندەوە لە سوورەتی فوسیلەت ئاەتی 53 دەڵێت لە داهاتوودا نیشانە و بەڵگەکانمانیان نیشان دەدەین لە ئاسۆکاندا و لەناو بوونەرەوەرەکاندا خۆیان تا ڕاستیەکانیان بە تەواوی بۆ ڕوون بێتەوە. ئایا پەروەردگارت بەس نییە کە زانابێت بە هەموو شتێک؟ ئەو تەنها ئاەتە بەس بوو بۆ دکتۆر تاغات شۆن کە باوەڕ بهێنێت کە قورئان سروشتی خوایە و موعجیزەیە. هەندێک کەس لەوانەیە بە 10 بەڵگە باوەڕ بهێنن، هەندێکی تر لەوانەیە 100 بەڵگەیان بوێت، هەندێک کەسی تر گەر 1000 بەڵگەیان بدەیتێ هێشتا پێی ڕازی نین و حەق بەرپەرز دەدەنەوە. قورئان بەو جۆرە کەسانە دەڵێت لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 18دا دەفەرمێت ئەوانە کوێرن، لاڵن وەکەڕن لە ئاس ڕاستیدا. ئینجیلیش لە مەتادا لە بەشی 13 هەمان شت دەڵێت، ئەوەی کە ئەڵێت ئەبیستن ئەبیستن بەڵام تێناگەن، وە کە دەڵێن دەبینن بەڵام نابینن و هەروەها تێناگەن. و لەبارەی بەشەکانی تری کۆرپەلەزانیەوە دواتر باسی ئەکەم لە بەشی بەهەڵە خستنەوەی بەرامبەردا گەرکات هەبوو ئەبێت دادپەروەر بم لەبارەی ئینجیل لەژێر ڕۆشنایی زانستدا. بەڵام ئەوە بزانن کە قورئان دەڵێت لە سوورەتی ئەڕەعددا ژمارە 13 ئاەتی 38 کە چەند کتێبێکمان دابەزاندووە بۆتان لەلایەن ئەڵڵاوە، تەنها ناوی چواریان هاتووە لە قورئاندا کە زەبور و تەورات و ئینجیل و قورئانە. تەورات ئەو کتێبەیە کە بۆ موسا دابەزیوە و زەبور بۆ داود دابەزیوە و ئینجیل بۆ پێغەمبەر عیسا عەلەیه السەلام دابەزیوە. هەروەها قورئان کۆتا سروشە کە بۆ محەممەد صلی الله عليه وسلم دابەزیوە. بالاتان ڕوون و ئاشکرا بێت کە ئەم ئینجیلەی کە ئێستا مەسیحیەکان باوەڕیان پێیەتی کاوشەی خودایە ئەوە نییە کە لە قورئاندا باسکراوە و باوەڕمان پێیەتی لەوانەیە قسەی خودای تێدا بێت، بەڵام قسەی پێغەمبەرانیشی تێدایە و قسەی مێژوو نووسانیشی تێدایە و قسەی پڕوپوسیشی تایە. هەروەها پڕە لە هەڵەی زانستی. ئەگەر کۆمەڵێک خاڵی زانستی باسکرابێت تێیدا ئەوە ڕەنگە بەشێک لە قسەی خوددا بێت بۆنا، بەڵام ئەی چی لە هەڵە زانستیەکان ئەکەیت، چی لە بەشە هەڵەکەی ئەکەیت، ئەتوانیت بڵیت ئەمەش هەر لە خودداوە هاتووە. ئەمەوێت زۆر ڕازگۆیانە بدوێم بۆ خوشکان و برایانی مەسیحی کە ئامانجی من لێرەدا ئازاردانی هەستی کەستان نییە، ئەگەر هەستان بریندار بێت با قسەکانم. ئەوە لە پێشە داوای لێبوردن ئەکەم و تەنها ئامانجم ئەوەیە کە بیسەلمێنم قسەی خوددا نابێت هەڵەی زانستی هەبێت. هەروەک عیسا سەلامی خوای لێبێت دەڵێت بگەڕێن بە دوای ڕاستیدا، ڕاستیەکان ئازادتان دەکەن. کە پەیمانی کۆن و نوێتان هەیە ئێوە پێویستە کە دوای کۆتا پەیام بکەون کە ئەویش قورئانی پیرۆزە.
ئەتوانم ڕازگۆتر بم بەرامبەر دکتۆر کامبڵ کە کتێبی نووسیوە لەسەر قورئان و ئینجیل لە ڕۆشنایی زانست و مێژوودا و ئەو قسەی کردووە لەسەری و خۆی پزیشکێکی تێگەیشتووە. بۆیە گەر زۆر ڕسمیات بەکار ناهێنم بەرامبەری بۆ مەسیحیە بەڕێزەکانی کە ئامادەن لە ئێستاوە داوای لێبوردنیان لێ ئەەکەم با دەستکەین با لێکۆڵینەوە لەوەی کە ئینجیل چی دەڵێت لەبارەی زانستی سەردەمەوە. سەرەتا بە بواری گەردوونناسی دەست پێ دەکەین. کتێبی یەکەم پەیدابوون بەشی یەکەم دەڵێت سەرەتا خودای گەورە ئاسمانەکان و زەوی دروست کرد لە 6 ڕۆژدا و باسی بەیانی و ئێوارە ئەکات واتە یەک ڕۆژی لای خۆمان زانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە ناکرێت گەردوون دروست کرابێت لە ماوەی 6 ڕۆژ 24 کاتژمێردا. قورئانیش باسی دروستبوونی گەردوون ئەکات بە 6 ڕۆژ کاوشەکە بە عەرەبی یەوم و بە کۆ ئەیامە واتە ڕۆژ مانای یەوم یان یەک ڕۆژە وەک لای خۆمان یاخود مانای ماوەچی زۆری هەیە. زانایانی ئیسلام دەڵێن ئەگونجێت گەردوون لە 6 ماوەی دوور و درێژدا دروست بوو بێت و کێشەمان نییە لەگەڵی. خاڵی دووەم لە ئینجیل لە پەیدابووندا لە بەشی 1 3 بۆ 5 دا دەڵێت ڕووناچی لە پێش گەردوونەوە دروست بووە بەڵام لە دەقی 14 بۆ 19 دا هۆکاری دروستبوونی ڕووناچی دەست پێ دەکات کە خۆرە لە 4ەم ڕۆژەوە چۆن ئەبێت خۆر 4ەم ڕۆژ دروست بێت و ڕووناچەکەی لە یەکەم ڕۆژەوە هەبێت. ئەمە هەڵەیەکی زانستیە و لە سفر و تەکویندا لە 9 بۆ 13 زەوی دروست دەبێت لە 3ەم ڕۆژدا چۆن ئەبێت شەو و ڕۆژ دروست بێت بەبێ زەوی کە دروستبوونی بەندە پێوەی. خاڵی 4ەم لە پەیدابوونی بەشی یەکەم دەقی 9 بۆ 13 زەوی لە 3ەم ڕۆژدا دروست کراوە و لە 14 بۆ 19 خۆر و مانگ لە 4ەم ڕۆژدا دروست کراوە. زانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە زەوی بەشێکە لە خولگە سوڕاوەکەی زەوی و ناتوانرێت بەبێ خۆر بێتە بوون. خاڵی 5ەم ئینجیل دەڵێت لە پەیدابووندا بەشی یەکەم لە 11 بۆ 13 دا کە ڕووگەکانی زەوی گشتی 3ەم ڕۆژ دروست بوون و لە دەقی 14 بۆ 19 دا خۆر لە 4ەم ڕۆژدا دروست بووە. چۆن ڕووەک دێتە بوون لە کاتێکدا خۆر بوونی نییە و چۆن ئەژین بەبێ خۆر. خاڵی 6ەم کە ئینجیل لە پەیدابووندا بەشی یەکەم دەقی 16 دا دەڵێت خدا دوو ڕووناچی دروست کردووە ڕووناچیە گەورەکەیان خۆرە بە ڕۆژە ڕووناچی هەیە و ڕووناچیە بچووکەکەیان بۆ شەوە کە مانگە. گەر بچنەوە سەر وەرجێڕدراوی دەقا عیبریەکە دوو چرایە واتە ڕووناچی خۆیان هەیە و باشتر تێ ئەگەن. ئەگەر هەردوو دەقەکانی پەیدابوون بەشی یەکەم دەقی 16 و 17 کە خوددا لە دەقی 17 دا جێگیری کردوون تا ڕووناچی بدەن با زەوی واتە مانگ و خۆر ڕووناچی خۆیان هەیە کە ئەمەش دژی زانستی سەلمێنراوە. هەندێک کەسەیە لە مەسیحیەکان دەیانەوێت بیگونجێنن ئەڵێن ئەو 6 ڕۆژەی کە لە ئینجیل باسکراوە مەبەستی لە ماوەیە وەک قورئان واتە ماوەی دوور و درێژ نەک ڕۆژی 24 کاتژمێری. بەڵام ئەمیان شتێکی نالۆجیکیە چونکە کە ئینجیل دەخوێنیتەوە باسی بەیانی و ئێوارە ئەکات و تێ ئەگەیت با تەواوی مەبەستی لا ڕۆژە و کێشەمان نییە لەگەڵ ئەو گونجاندنە نامەنتیقیەدا. بەڵام لەو کاتەیە ئەتوانیت تەنها یەکەم هەڵەی زانستی پێچاک بکەیت کە 6 ڕۆژی دروستکردنی گەردوونە. دووەم خاڵ ڕووناچی ڕۆژە و دواتر سێەم شوێنی زەویە بەبێ خۆر و چوارەکەی تر هەرگیز چارەسەر نابێت. هەندێک دەڵێن ئەگەر مەبەستی لە 6 ڕۆژ ڕۆژی 24 کاتژمێری بێت بۆچی ڕووەکەکان ناژین یەک ڕۆژ بەرگە ئەگرن بەبێ خۆر. کێشە نییە گەروا بێت ڕووەکەکان بەبێ خۆر دروست بوون بۆ ماوەی یەک ڕۆژ ئەوە کێشەم نییە لەگەڵ ئەو گونجاندنە. بەڵام گەر بڵیت ڕۆژی 24 کاتژێریە ناتوانیت دواتر بڵیت ئەوە مەبەستی ڕۆژە ماوەیەکی درێژە. چونکە لە خورما و مێوش خورمش داوان ناکرێت گەر بڵیت ڕۆژەکە مەبەستی ماوەیەکی درێژە ئەو کێشە یەکەم و سێەم چارەسەر ئەکەیت. بەڵام وە چوارەکەی تر بێحەل ئەبن. بەڵام گەر بڵیت ڕۆژ مەبەستی پێ 24 کاتژمێرە ئەوە بەس خاڵی 5 چارەسەر دەکەیت و 5 کێشت ئەمێنێتەوە. هەڵە زانستیەکە هەر ئەمێنێتەوە. حەز ئەکەم دواتر دکتۆر کامبێڵ وەڵام بداتەوە کە ئایا ڕۆژ مەبەست لێی ماوەی درێژە کە 4 هەڵەی زانستی دروست دەبێت یان 24 سەحاتی و 5 هەڵە هەیە. کۆمەڵێک زانای مەسیحی باسییان کردووە کە دنیا چۆن کۆتایی پێدێت. ئەمە گریمانەیە.
هەندێکیان لەوانەیە ڕاست بن و هەندێکیان لەوانەیە هەڵە بن، بەڵام دنیا یان کۆتایی پێدێت یان هەرگیز کۆتایی نایەت. بەڵام هەردووچی لە یەک کاتدا مەحاڵە و هەڵەیەکی زانستیە، هەرچەندە ئەمە لە ئینجیل هەیە. لە کتێبی عیبریەکان لە بەشی یەکەم دەقی 10 و 11 وە کتێبی سرودە ئاینیەکان ژمارە 102 دەقی 25 بۆ 26 دەڵێت: خدا ئاسمانەکان و زەوی دروست کردووە و لە کۆتاییان لەناو دەچن، و پێچەوانەکەی با تەواوی باسکراوە لە کتێبی جامیعە ئیکسلیتس دا بەشی 1 دەقی 4 و لە کتێبی سرودەکان ژمارە 78 دەقی 69 دەڵێت: زەوی تا هەتایە ئەمێنێتەوە و من بەجێی ئەهێڵم بۆ دکتۆر کامبڵ هەڵی بژێرێت کامیان دەقێکی زانستیە، یەکەمیان یان دووهەمیان. هەردووچی نابێت لە یەک کاتدا ڕاست بێت، جایان لەناو ئەچێت یان هەتا هەتایە ئەمێنێتەوە، کەواتە هەڵەیەکی زانستیە. لەبارەی ئاسمانەوە لە کتێبی جۆبزدا و بەشی 26 دەقی 11 دەڵێت: کۆڵەکەکانی ئاسمان دەلەرێنەوە و قورئانیش دەفەرمێت لە سوڕەتی لوقمان ئاەتی 10 ئاسمان کۆڵەکەی نییە، ئەی نابینن ئاسمان بێ کۆڵەکە وەستاوە. ئینجیل دەڵێت نەک تەنها ئاسمان کۆڵەکەی هەیە، بەڵکو زەویش کۆڵەکەی هەیە و بە عەمود ڕاگیراوە. لە یەکەم سامۆئیلدا بەشی 2 دەقی 8 و هەروەها کتێبی جۆبدا بەشی 9 دەقی 6 و کتێبی پەندەکان بەشی 75 دەقی 3 هەموو ئەو دەقانە دەڵێن زەوی بە عەمود ڕاگیر کراوە. لە بواری خۆراک و ژەمە خۆراشی تەندروستدا بزانین ئینجیل چی دەڵێت. ئینجیل لە بەشی یەکەمی پەیدابوون دەقی 29 دەڵێت: خدا هەموو ڕووەکەکانی پێداون کە تۆیان هەیە و ئەو درەختانەی کە بەرهەمیان هەیە وەک خواردن بۆتان. وەرجێردراوە نێودەوڵەتیەکە دەڵێت هەموو درەختە بەرهەمدارەکان و ئەو درەختانەی کە میوەدارن هەموویان شیاون بۆ خواردن. لە ئەمڕۆیە تەنانەت کەسی نەشارەزاش ئەزانێت کە چەندین ڕۆکی ژەهراوی هەیە، وەک شاتووی کێ و وەسترێچی کە وەک ژەهرێکی ئاڵوودەی و تاتوراوە و ئەو ڕووەکانەی پێکاتەی سروشتی ئەلکلۆدیان تێدایە، و ئۆلیندا کە تەنها بە خواردنیان ڕەنگە بمریت. چۆن ئەبێت دروستکەری گەردوون نەزانێت کە کۆمەڵێک ڕووەکەیە بە خواردنیان ئەتکوژێت، و هیوادارم دکتۆر کامبڵ نەیدات بە نەخۆشەکانی. ئینجیل تاقیکردنەوەیەکی زانستیە کە چۆن بتوانیت مەسیحیەکی ڕازگۆ بناسیتەوە. لە مزگەنی مەرقادا بەشی 16 دەقی 17 بۆ 18 دەڵێت: کۆمەڵێک نیشانەت دەبێت بۆ باوەڕداری ڕاستەقینە، لە ناویانە بە ناوی منەوە شەیطان دەردەکەن، بە زمانی بیانیتر قسە دەکەن و دەتوانن ماری ژەهراوی بگرن، و ئەگەر ژەهری کوشندەیان خواردەوە هیچیان لێ نایەت، وەگەر دەست بخەنە سەر نەخۆش چاکی دەکەنەوە. ئەمە تاقیکردنەوەیەکی زانستی بە شێوەیەکی زانستی تا باوەڕداری مەسیحی پێ بناسرێتەوە. لە 10 ساڵی ڕابردووی ژیانمدا گفتوگۆم لەگەڵ دەیان مەسیحی کردووە، لە نێوانیان بانگخواست تا ئێستا یەک مەسیحیم نەدۆزیەوە لەم تاقیکردنەوەی ناسینەوەی مەسیحی ڕاستەقینەیەدا دەرچوو بێت کە لە ئینجیلایە. یەک مەسیحیشم نەدیوە کە ژەهری خواردبێت و نەمردبێت. و لە ڕوانگەی زانستەوە ئەمە تاقیکردنەوەیە کە بۆ ناسینەوەی ساختەکان، و تا ئەگەر کەسێک ئەم تاقیکردنەوەیە بکات و بمرێت ئەوە دیارە مەسیحی نەبووە. ئەگەر مەسیحی نەبێت و تاقی بکەیتەوە بۆ بەدرۆ خستنەوەی، ئەوە تۆ ئەمریت، چونکە تۆ هەوڵ ئەدەیت بەدرۆی خەیتەوە و تاقی ئەکەیتەوە بۆ بەدرۆ خستنەوەی، هەر بۆیە تۆش ئەدۆڕیت. بەو مەبەستا گەر کەسێ مەسیحی ڕاستەقینە نەبێت ئەم تاقیکردنەوەیە ئەنجام نادات هەرگیز. کتێبەکەی قورئان و ئینجیل لەژێر ڕۆشنایی زانست و مێژووی دکتۆر کامبڵم خوێندەوە و وایدا ئەنێم کە ئەو مەسیحیەکی ڕاستەقینەیە بەلایانی کەمەوە داوای لێ ئەەکەم کە تاقیکردنەوەی ناسینەوەی مەسیحی ڕاستەقینەم بۆ ئەنجام بدات. من داوا ناکەم دکتۆر کامبڵ ژەهری کوشندە بخوات، چونکە دوایی کەس نابێت مناقەشەی لەگەڵ بکەم. من تەنها داوای تاقیکردنەوەیەکی تری لێ ئەەکەم، هی ئینجیل کە قسەکردنە بە زمانی بیانی و زۆرتان ئەزانن کە هیندستان وڵاتێکە کە هەزاران زمان و دیالێکتی تێدایە، و تەنها داوای لێ ئەەکەم ئەم سێ وشەیەم بۆ بڵێت 100 ڕوپی لە هەر 17 زمانە ڕسمیەکەی هیندستانە، و بۆ ئاسانکاری بۆ کارەکەی دکتۆر کامبڵ 100 ڕوپیەکەم پێیە کە بە هەر 17 زمانەکە لەسەری نووسراوە بێجگە لە ئینگلیزی و هیندیەکەش.
خۆم یارمەتی ئەیەم بۆ خوێندنەوەی هیندیەکە کە پێی ئەڵێن ئێکس ئۆڕۆپیا و بۆ 15 زمانەکەی تر داوام لێی ئەوەیە بیخوێنێتەوە هەرچەندە ئەزانم مەسیحی ڕاستەقینە بە هەموو زمانێک قسە ئەکەن با بێ یارمەتی بەس ئەڵێم با یەک کەس تاقی بکاتەوە هەر بۆیەکە ئاسانکاری ئەەکەم هەرچەندە باوەڕ ناکەم کەس دەرچێت لەم تاقیکردنەوەیەدا جا ئەگەر لە بیری نییە یان لە خۆیەوە ناتوانێت بڵێت قەینا با بیخوێنێتەوە کێشەم نییە و داواکارم بیدەنا دکتۆر کامبڵ تا دواتر بیخوێنێتەوە بۆمان 15 زمانە یەکیانم بۆ خوێندیتەوە و خۆم ئەوانەی تر بۆ تۆ ئینجیل چی دەڵێت لەبارەی هایدرۆلۆجیەوە واتە زانستی ئاو لە کتێبی پەیدابووندا بەشی 9 دەقی 13 بۆ 14 دەڵێت لە دوای لافاوەکەی نوح خودا دەڵێت پەلکە زێڕینە دروست دەکات وەک نیشانەیەک بۆ مرۆڤەکان کە چیتر زەوی ژێر ئاو ناکەوێت هەرگیز بۆ کەسێک کە هیچ لە زانست نەزانێت ڕەنگە گونجاو بێت کە پەلکە زێڕینە نیشانەی خودایە کە ئیتر زەوی ژێر ئاو نەکەوێت بەلافاو بەڵام زانست دەری خستووە کە پەلکە زێڕینە بەهۆی شکانەوەی ڕووناچی خۆرەوەیە لە دوای نەمانی باران بەدڵنیاییەوە هەزاران پەلکە زێڕینە هەبوو لە پێش سەردەمی نوحدا وەک ئەوە وایە ئەگەری ئەوە دابنی یاسای ڕووناچی شکانەوە نەبووە ئەوەش هەڵەیە لە بواری پزیشکیدا لە کتێبی لیفیتیکسدا بەشی 14 دەقی 49 و 53دا ڕێگایەکی ئاساییمان دەداتێ بۆ پاکردنەوەی ماڵ لە پەتای کەڕ و کوڵی ئەڵێت دوو باڵندە بهێنە یەکێکیان بکوژە لەگەڵ داردا گیای هیسۆپ و سکارلێت و باڵندەکەی تر بخەرە ئاوە و دواتر بیپڕژێنە لە مەلەکەدا 7 جار لە ڕۆژێکدا خوێن بپڕژینی لە ماڵەکەت بۆ پاکردنەوەی کوڵی و شەهر هیوادارم کە دکتۆر کامبڵ ئەم ڕێگایە بەکار نەهێنێت بۆ پاقشکردنەوە لە کتێبی لیفیتێکسدا بەشی 12 دەقی 1 بۆ 5 با شێوەیەکی زانستی دەزانین کە کاتێ دایک منداڵی دەبێت و دوای سوڕی مانگانە پاک نییە بەڵام لە لیڤیتێکە 12دا دەڵێت دوای ئەوەی دایک منداڵی نێری دەبێت دایکەکە بۆ ماوەی 7 ڕۆژ با پاچی نامێنێت و بەردەوام دەبێت تا 33 ڕۆژی تر و گەر کچی ببێت دایکەکە بۆ ماوەی 2 هەفتە پاک نییە و ماوەکەی بەردەوام دەبێت بۆ 66 ڕۆژ بە کورتی ئەگەر دایک کوڕی بێت ئەوە بۆ ماوەی 40 ڕۆژ پاک نییە ئەو ئافرەتە بەڵام گەر کچی بێت ئەوە بۆ ماوەی 80 ڕۆژ پاک نییە ئەو دایکە حەز دەکەم دکتۆر کامبڵ ڕوونی بکاتەوە چۆن ئافرەت لە دایکبوونی منداڵی کچدا ماوەی پاک نەبوونی زیاترە وەک کوڕ هەروەها ئینجیل تاقیکردنەوەیەکی باشی هەیە بۆ ئەو ئافرەتانەی کە زینایان کردووە لە کتێبی ژمارەکاندا بەشی 5 دەقی 11 بۆ 13 بە کورتی دەڵێت کە کاهینەکە دەبێت ئاوی پیرۆز بەرێت و خۆڵی تێبکات و نەفرەتی لێ بکات کە ئەوە ئاوێکی پیسە لە دوای ئەوەی نەفرەت دەکات لە ئاوەکە دەیدات بە ژنەکە گەر ئافرەتەکە زینای کردبێت ئەوە ناوسچی دەئاوسێت و نەفرینی لێ دەکرێت لە لای خەڵکەوە و ئەگەر ژنەکە زینای نەکردبوو ئەوە بە پاچی دەمێنێتەوە و هیچی لێ نایەت ئەمە ڕێگایەکی ئاساییە بۆ ئەوەی بزانی ئافرەتێک زینای کردووە یان نا لە ڕۆژگاری ئەمڕۆدا هەزاران کەیس هەیە لە دادگاکانی جیهاندا تەنها لەسەر ئەو ئەگەرەی کە کەسانێک بێبەڵگە تاوانی زینایان دراوەتە پاڵ لە ڕۆژنامەدا خوێندمەوە کە سەرۆکی ئەم وڵاتە ئەمریکا بن کلینتۆن 2 ساڵ لەمەوپێش لە کێشەیەکی وەهادا بوو باشە بۆچی دادگاکانی ئەمریکا ئەم ڕێگەیان بەکار نەهێنا تا نەجاتیان بێ لەم هەموو کێشەیە چارەسەری بکەن بۆچی بانکخوازە مەسیحیە بەناو بانگەکانی ئەم وڵاتە بەتایبەتی ئەوانەی لە بواری پزیشکیە شارەزان وەک دکتۆر کامبڵ ئاوی پیس بەکار ناهێنن تا سەرۆکەکەیان ڕزگار بکەن بیرکاری یەکێکە لە ئەو بەشانەیکە لە زانستەوە نزیکە بەهۆیەوە زۆر کێشە چارەسەر دەکرێت هەزاران هەڵەی دژبەیەکی ژمێرەیی هەیە لە ئینجیلدا تەنها چەند دانەیەکیان باز دەکەم لە کتێبی ئیزرا دا بەشی 2 دەقی 1 وە کتێبی نهیمیا بەشی 7 دەقی 6 کە کاتێک خەڵک دەگەڕێنەوە لە کۆڕەوەکەیان لە بابل لیستێک ناو هاتووە کە ناوی ئەو خەڵکانەی تێدایەکە لە زیندانی دەگەڕێنەوە لە کتێبی ئیزرادا بەشی 2 دەقی 2 بۆ 63دا و هەروەها لە نیهیمیادا باس کراوە لە بەشی 7 دەقی
حوت بۆ 56 لە ئەو لیستەدا ناوی خەڵک دراوە لەگەڵ ژمارەی ئەوانەی کە ڕزگاریان بووە بە شێوەیەک لەم 67 دەقەدا کە کەمتر نییە لە 90,000 ناوەکان وەک یەک هاتووە. بەڵام ژمارەکەی پاڵیان گۆڕاوە بەلایانی کەمەوە 90 هەڵەی بیرکاری تێدایە. لەو 67 دەقەدا کە کەمتر لە 90 هەڵەی لێ ناگریت و لە ئیزرادا باس کراوە لە بەشی 2 دەقی 64 کە هەموو ژمارەکان کۆکراوەتەوە کە دەکاتە 42360. بەڵام لە نیهیمیادا بەشی 7 دەقی 66 ئەنجامەکە وەک یەکە هەر 42360 کردووە. بەڵام گەر خۆت کۆی بکەیتەوە ژمارەکانی ئەم دەقانە وەک خۆم لە ماڵەوە کردومە ئەگەر خۆت کۆکردنەوەی ژمارەکان بکەیت لە ئیزارادا ناگاتە 42360 بەڵکو دەگاتە 29880 و ئەگەر ئەوەی نیهیمیا کۆ بکەیتەوە هەرچەندە ئەویش ناگاتە 42360 بەڵکو ئەو دەگاتە 310089. نووسەری ئینجیل گەروای دابنێ خوایە ئەو لە کۆکردنەوە و لێک دەرکردنێکی بیرکاری ئاسان نازانێت کە کەسێک لە پلێکی ئاساییدا ئەزانێت چەندە کات ئەگەر ژمارەکان کۆکەیتەوە زۆر ئاسانە. بەڵام خوا بەخوایەتی خۆی نەیزانیوە بیکات. پەنا بەخوا ئەگەر وای دابنەی ئەوە کەلامی خوددا بێت. وا لە کتێبی ئیزرادا بەشی 2 دەقی 65 دەڵێت 200 گۆرانی بێژی پیا و ژن هەبوون. بەڵام لە نهیمیایەدا بەشی 7 دەقی 67 دەڵێت 245 گۆرانی بێژی ئافرەت و پیاو هەبوو. ئایا ژمارەی گۆرانی بێژە ژن و پیاوەکان 200 بوو یان 245 بوو؟ ئەمە هەڵەیەکی ڕوونی ژمێریاریە لە کتێبی پادشاکانی دووەمدا بەشی 24 دەقی 8 دەڵێت جیحواچین تەمەنی 80 ساڵ بوو کە دەسەڵاتی گرتە دەست لە قودس بۆ 3 مانگ و 10 ڕۆژ. لە کتێبی هەواڵی ڕۆژان دووەم بەشی 36 دەقی 9 دەڵێت جیحواچین تەمەنی 8 ساڵ بوو کە دەسەڵاتی گردە دەست و بۆ ماوەی 3 مانگ. ئایا جیحواچین تەمەنی 8 ساڵ بوو یان 80 ساڵ بوو کە دەسەڵاتی گرتە دەست و ئایا 3 مانگ لە دەسەڵات بوو یان 3 مانگ و 10 ڕۆژ؟ لە کتێبی یەکەم پادشاکان بەشی 7 دەقی 26دا سولەیمان 2000 بەت وەک حەوز وایە ئاوی گەرمی تێدایە. هەیە لە هەواڵی ڕۆژانی دووەمدا بەشی 4 دەقی 5 سولەیمان 3000 بەتی هەیە. ئایا سولەیمان 2000 یان 3000 حەوزی هەبوو؟ وەڵامەکانی هەمووی بۆ دکتۆر کامبڵ بەجێ دەهێڵم. بەڵام ئەمانە هەمووی هەڵەی ژمێریاری ڕوون و ئاشکران لە کتێبی یەکەم پاشاکان بەشی 15 دەقی 33دا دەڵێت بەعشای کوڕی ئەحیا لە 21 ساڵی پادشایەتی ئاسادا مرد. هەروەها لە دووەم هەواڵی ڕۆژاندا بەشی 16 دەقی 1 دەڵێت بەعشا جودای داگیر کرد لە 36 ساڵی فەرمانڕەوایی ئاهسادا چۆن بەعشا 10 ساڵ دوای مردنی توانی شوێن داگیر بکات. ئەمە هەڵەیەکی زانستیە. ئاسانکاری ئەەکەم تا ویلیام کامبڵ وەڵامم بداتەوە دواتر. بۆیە ئێستا بە کورتی هەمووی ئەڵێمەوە. یەکەم ئایا لە دروستبوونی گەردوون ڕۆژ مانای ماوەی درێژ بوو یان 24 کات ژمێری بوو؟ دووەم ئایا ڕووناچی لە پێش سەرچاوەی ڕووناچیەکەوە بوو؟ سەیەم ئایا ڕۆژ هاتەبوون پێش گەردوون؟ چوارەم زەوی پێش خۆر دروست بووە؟ پێنجەم ڕووەکەکان پێش خۆر هاتوونەتە بوون؟ شەشەم مانگ ڕووناچی خۆیەتی؟ حوتەم زەوی لەناو ئەچێت یان تا هەتایە ئەمێنێتەوە؟ هەشتەم ئایا زەوی کۆڵەگەی هەیە و ڕاگیراوە بە عامود؟ نۆیەم ئایا ئاسمان کۆڵەگەی هەیە؟ دەیەم خواوتی ئەتوانن هەموو ڕووەکەکانی سەرزەوی بخۆن هەمووی شیاوە بۆ خواردن بە ژەهراویەکانی شێوە؟ یازدەیەم تاقیکردنەوەی ناسینەوەی مەسیحی ڕاستەقینەی مەرقا بەشی 16 دەقی 17. دوازدەهەم ئافرەت بە پاچی نامێنێتەوە و دوو ئەوەنەی سوور لە دوای بوونی منداڵی کچ وەک لە کوڕ. سێزدەهەم بەکارهێنانی خوێن بۆ پاکردنەوەی ماڵ لە پەتای گەڕی. چواردەهەم چۆن هەڵسەنگاندن دەکەیت بۆ ناسینەوەی ئافرەتی زیناکەر بە ئاوی پیس. خاڵی پازدەهەم 18 هەڵەی ژمێریاری دژیەک لە کەمتر لە 6 دەقی نێوان ئیزارا بەشی 2 نیهیمیا بەشی 7. شازدەهەم دەرەنجامی کۆکراوەی هەردوو بەشەکە هەڵە کۆکراوەتەوە. حەڤدەهەم ئایا 200 ژن و پیاوی گۆرانی بێژ هەیە یان 245؟ هەژدەهەم ئایا جوحواچین 8 ساڵ بوو کە دەسەڵاتی گرتە دەست یان 80 ساڵ بوو؟ نۆزدەهەم ئایا 3 مانگ لە دەسەڵاتا بوو یان 3 مانگ و 10 ڕۆژ؟
بیستم ئایا سولەیمان 2000 حەوزی هەبوو یان 3000؟ 21 بەعشا چۆن توانی 10 ساڵ دوای مردنی جوودا داگیر بکات؟ 22 ئایا خوددا پەلکە زێڕینەی دروست کرد لە ئاسمانە وەک بەڵێنێک کە ئیتر لافاو لە زەویدا ڕوونەداتەوە؟ من تەنها 22 هەڵەی زانستیم هێناوە لە سەدان هەڵە و داواکارم لە دکتۆر کامبڵ کا وەڵامم بداتەوە بە بێگرنجیدان بە شێوازی وەڵامدانەوە بە مەرجێ منطقی بێت. ئێمە باوەڕمان وایە کە ئینجیل بۆ پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام دابەزیوە، بەڵام ئەمەی ئێوە ئینجیل نییە و ڕەنگە هەندێک قسەی خودای تێدا بێت، بەڵام هەڵە زانستیەکانی ناوی هی خوددا نییە. حەز دەکەم با چەند ئاەتێک لە قورئان کۆتایی پێبێنم بە قسەکانم. لا سورة البقرة آياتي 79 الله سبحانه وتعالى دفرمه: فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. واتا هاوار بو او کسانی با دستی خویان کتێب دەنووسن دەیدەنە پاڵ ئەڵڵا بۆ ئەوەی سامانێکیان دەستکەوێت، هاوار بۆ ئەوەی دەستیان نووسیوێتی و پەیدایان کردووە و لە کۆتاییدا سوپاس بۆ پەروەردیگاری جیهانیان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.